قسەکردن لەسەر مافەکانی مرۆڤ لەلایەکەوە تازەیە، لەلایەکیشەوە تازە نییە. بەو سیاغەیی کە ئێستا باسی لێوە ئەکرێ و لە چوارچێوەی یاساکانە، یاسا نێودەوڵەتیەکان و یاسا نیشتیمانیەکان گرنگی پێدەدرێ و قسەی لێ ئەکرێ لە ڕوانگەی فەلسەفی، لە ڕوانگەی یاسایی و تەنانەت لە ڕوانگەی سیاسیەوە. بەو قیاسە باسی مافەکانی مرۆڤ باسێکی تازەیە. بەڵام لە بەرەبەیانی مێژووی شارستانیەتیەوە بە تایبەتی لە ئاینەکانە، ئاینە ئاسمانیەکاندا ڕەگ و ڕیشەی مافەکانی مرۆڤ بە شێوەیەکی بەرجەستە ئامادەیە. ئەوانەی کە ئەیانەوێ مێژوویەک بۆ مافی مرۆڤ بنووسن ئەگەڕنەوە بۆ دوای سەدەی 15 زاینی بە پێی ئەو گۆڕانکاریانەی کە لە موجتەمەعی ئەوروپی هاتە ئارا لە ژێر کاریگەری ئەو ئەزمونە سیاسی و کۆمەڵایەتیەی کە بۆ ئەوان پەیدا بوو، ئەیانەوێ بڵێن لەو ساتە وەختانەوە مافی مرۆڤ هاتە بوون کە مرۆڤ بوو بە سەنتەر لە ئیحتیماماتی فکری و فەلسەفی خۆرئاوا. لەوە و پێش مرۆڤ سەنتەر نەبوو. مرۆڤ دەیویست خالق بناسێ، خولقێنەرەکەی بناسێ، جیهان بناسێ، بزانێ جیهان لە چی دروست بووە، ئەو ئاسمانە شینەی بەسەرمانەوەیە ماهیەتەکەی لە چییە. یعنی تەنانەت ڕوانگە زانستیەکانیش بەرەو سەرەوە بوو، لە ئەنجامە مرۆڤ ئێهمال کرابوو. مرۆڤ بۆ خۆی تەنانەت سروشت مەتەڵ بوو، مەتەڵ معەمایەک بوو لە معەماکان. مێژوو حەتمیەتێک حاکم بوو بەسەریە. مێژوو بەگشتی ئینسان مجرد مەحەلی ڕووداوەکان بوو، بۆ خۆی هیچ کاریگەریەکی نەبوو. حەتمیەتی مێژوو حەتمیەتی ئیرادەیەکی سەر و مێژوو تەحەکومی ئەکرد بەسەر مرۆڤەکانە. بەڵام لەو ساتە وەختانەوە کە نەزەری مرۆڤ گۆڕا بۆ خۆی و بۆ دەوروبەر و بۆ مێژوو، نەزەری مرۆڤ گۆڕا سەبارەت بەوەی مرۆڤ لەمەولا کائینێکی گوێڕایەڵی موتیع نییە، بەڵکو کائینێکی خاوەن مافە، لە مقابلی مافەوە ئامادەیە فرمانەکان جێبەجێ بکە. ئالەو کاتەوە چەمکی مافی مرۆڤ وردە وردە گەڵاڵە بوو. ئەمە محاولەیەکی دەرەوەی تێگەیشتنە ئیسلامیەکەیە بۆ تێگەیشتن لە مافی مرۆڤ. بەڵام لە ئیسلامیشا، لە تاریخی ئیسلامیشا ئیشکالێتەکان کەم نین. بۆچی مەفهومی مافی مرۆڤ لە باتی ئەوەی دیاری و ئەرمەغانی موسڵمانان بێ، بۆچی بوو بە دیاری فەلسەفەی غەربی؟ بۆچی ئەوان مژدەیان پێدا، بۆ ئێمە مژدەمان پێ نەدا؟ وەکو زۆر شتەکانی تر، وەکو لە دەستکەوتە زانستیەکانیش، شەخصە غەربیەکە ئەچێ داهێنانەکە ئەکا بەرهەمەکە بەدیێنێ، دوایی ئێمە ئەڵێن کاکە لە قورئانی ئێمە ئاماژەی بۆ کراوە، لە سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاماژەی بۆ کراوە. ئایا ئەمە جۆرێ لە تەمەڵی موسڵمانان ناگەیەنێ، لە کارانەبوونی عەقڵی موسڵمان ناگەیەنێت؟ وەکو وایە من لە خاکەکەمە ئەو هەموو کانزا و ئەو هەموو سامانە سروشتی هەبێ، بەڵام پێویستم بە شەریکاتی ئەجنەبیە دێت بۆم ئەدۆزێتەوە، حتا خۆم ناتوانم بیدۆزمەوە، ئەو بۆم ئەدۆزێتەوە، دوایی هەر ئەویش بۆمی دەرئەهێنێ، تەنانەت ئەویش بۆم تەسویقە ئەو فێرمەکە گرێبەستەکان بنووسم. ئەمە بەڕاستی یعنی تعبیرێکە ئەڵێ بە حەڵوا حەڵوا دەم شیرین نابێ. ئەگەر ئێمە فعلا لە توراسمانە باسی مافی مرۆڤ هەیە
بەو دەوڵەمەندی کە باسی ئەەکەین بۆچی مافی مرۆڤ لە مجتەمەعی ئێمە هێشتا باز نەکراوە بۆ باز ناکرێت بۆ ناچنە ڕەگ و ڕیشەی هیچ لە عیلما هیچ شەرمێک نییە هیچ باکێک نییە کە تۆ دان بنی بە تەواضوعی خۆت بە کەم بیزاعەتی خۆت لەو مەسەلانەدا بۆیە کاتێکە باس لە مافی مرۆڤەکەین ئێمە لە ڕووی تیۆری شتی باشمانێ لە ڕووی تیۆری لە ڕووی نەزەری بەڵام کێشەیەکی گەورەمان بۆ دروست بوو لە دوو ڕۆ یەکەم ئەو قوتابخانە تەقلیدیانەی کە خەڵکی ئەمەیان فێری ئیسلامەتی ئەکرد ئیسلامیان حەشر کرد لە تێگەیشتنی فقهیدا تێگەیشتنی فقهیش باسی حەڵاڵ و حرامە باسی واجباتە باسی ماف نییە باسی ماف ئیستینتاجێکە ئێمە ئیکەین لە توراسی فقهی یعنی ئەڵێن مادام ئەمە واجبی منە بیکەم کەواتە ئەگەر ئەم واجبەم جێبەجێ کرد مافێک جێبەجێ ئەبێ مافێک دەستەبەرە بێ یعنی من ئەگەر بەرامبەر بە خوای خۆم ڕازگۆ بووم نەتیجەتەن مافی ئەو میلەتە ئەپارێزم کە درۆیان لەگەڵ ناکەم هەر پۆستێکم وەرگرت هەر وەزعێکم بۆ دروست بوو کەواتە حەشرکردنی تێگەیشتنی ئێمە لە قوتابخانە دینیەکانە لە مەسائیلی فقها ئەو نەتیجەی لێ دروست بوو کە مرۆڤی ئێمە مرۆڤێکی گوێڕایەڵ بێ بە دوای واجبات تا بگەڕێ بە دوای مافا نەگەڕێ ماف ئەچێتە هامیشی واجبەوە لە تێگەیشتنی فقهی ئێمە ئەمە گەورەترین زەربە بەڵام تەجەلیاتی تری ئیسلام کە لە کەلامە لە فەلسەفەیە لە عیرفانە دەرئەکەوێ بە تەواوی مەهجور مایەوە بەڵکو هاتین بە ناوی ئەوە کە کاکە لە ئیسلامە فەلسەفە نییە لە ئیسلامە علمی کەلام حرامە لە عیرفان خورافاتە تەسەوف خورافاتە قەبرپەرستیە ئەمەش بۆ خۆی بەحسێکی دامەنەداری زۆر سەیرە بەڵام سەبەبێکی تریش بۆ غیابی ماف حاڵەتی ئینفعالی تەیارە ئیسلامیەکان بوو کاتێک کە دروست بوون لە مووقفی دیفاع و ئینفعالا بوون پەلامارێکی هەمەلایەنە لەسەر ئومەتی ئیسلام لەسەر جیهانی ئیسلام هەبوو ئیستیعمار هاتبوو ئەفکاری تازەش هاتبوو لە مقابلی ئەفکاری تازە و ئیستیعماری تازەیە عەقڵی موسڵمان کەوتە ئینفعال یعنی تەنانەت ئەو شتانەی کە پێویست نەبوو بە ئیسلامەتی دیفاعی لێ بکەی یعنی بە نصوص دیفاعی لێ بکەی ئێمە بە نصوص دیفاعمان لێ کرد لە مقابلی فکری قەومی و فکری شیوعی و ئەمانەوە هاتین ئێمە مصطلحی فکری ئیسلامیمان داهێنا لە مقابلی دەوڵەتی مۆدێرنەوە هاتین فکری خلافەتی ئیسلامی کە کاتی نەما بوو و مستحقی تیاچون بوو ئەومان بەرز کردەوە و لە ناو خۆشمانە کردمان بە شەڕ لەسەر زۆر لەو کایە تاریخی و ئەو جەدەلە تاریخیانی کە هەبوو لە ئەنجامە کاتی ئەوەمان نەبوو یا دەرفەتی ئەوەمان نەبوو یاخود ئەوەندە متەسامی نەبووین لەسەر واقعەکە کە بیر لە مافەکانی مرۆڤ بکەینەوە بە نەزرەیەکی تازە محاولات کرا بەڵام محاولاتەکان کافی نەبوون هەوڵی زۆر درا بەڵام هەوڵەکان تا ئێستا نەتیجەی نەبوو ئێستا ئێمە هەرچی بڵین لەبارەی نەزەریاتی مافی مرۆڤی ئیسلامیەوە هەر لە حاڵەتی ئینفعالایە بۆ ئەمانەوێ پاساو بێنینەوە بۆ فەقری خۆمان لەو بوارەیە پاساو بێنینەوە بۆ ئەوەی بۆچی ئێمە نەمانتوانینەوە گەڵاڵەی تیۆریە بکەین لە مافی مرۆڤ لە حاڵێکە زەمینە فکریەکە زۆر مناسبە یەکەم شت کە ئەوە ئەتوانین بیکەین لەو بوارەدا ئەوەی ئێمە نەزرەمان بۆ ئینسان چییە نەزرەمان بۆ ئینسان ئێمە ئینسان بە چی ئەزانین ئایا ئینسان مجرد کائینێکی میکانیکیە کە بەرهەمهێن بێ مەسرەفکار بێ
بەکاربەر بێ ئایا مجرد ئەوەیە یا ئینسان کائینێکی مەسئول کە باسی مەسئولیەتەکرێ یعنی ضرورەتی بوونی یاسا لە کۆمەڵگادا بەڵام ئەوەی کە لە تاریخی ئیسلامیە حزورێکی زۆر کاڵی هەبووە مەسەلەی یاسامەندی لە ژیانی موسڵمانانەوە یاسا بریتی بۆ لە ئیرادەی سوڵتان ئیرادەی سەرۆک ئەوە یاسا بووە بۆیە تەنانەت فوقەها هاتن لەژێر کاریگەری ئەوانە ئەحکامی سوڵتانیان داهێنا کتێبیان نووسی بە ناوی ئەحکامی سوڵتانی تەنازولیان کرد لە زەوابیتە شەرعیەکە بە حوکمی واقع وتیان ئەحکامی سوڵتانی ئەو کەسێک کە بێ بە دەسەڵاتدار لە موسڵمانانە قەینا ئەو دەسەڵاتدارە نمونەیە نەبێ کە فوقەها باسیەکەن قەیناکە ئەو دەسەڵاتە حەکیمە نەبێ کە فارابی و ئیبن سینا باسیەکەن بەڵام کافیە دەسەڵاتدار بێ زەبری هەبێ بتوانێ ئەحکام تەطبیقا بەڵام ئەحکام چییە لەوەی کورتمان هێنا وەزمان ئەحکام بریتە لە بڕینی دەستی دز لە کوشتنی مرتد یەکێ نوێژ نەکا بیکوژە یەکێ قسەی تازەی هێنا مەحکومی کە و مەحرومی کە ئەگەر مەرحومیشی نەکەی مەحرومی کە ئەوە ئیشکالیاتێکی ئەساسیە لە فکری ئیسلامیە بەڵام ئێستاکە زەمینە سازە و پێشمان وانە بێ پەلە بکەین پەلەکردن دادی ئێمە نادا چونکە ئەو مەفهومە غەربیەش بۆ مافی مرۆڤ لە شەو ڕۆژە کابەدی نهاتووە و هەمیشە غەربیەکان ئامادەی ڕەخنەگرتن و تەشویەکاری بوون لەسەر نەزەریاتی خۆیان بنەمای فکری غەربی لەبارەی مافی مرۆڤەوە ئەگەڕێتەوە بۆ مەسەلەی ئازادیەکان مەسەلەی گرێبەستی کۆمەڵایەتی پاشان یاسای سروشت یاسا سروشتیەکان ئێمە هەر هەموویمان بە دەوڵەمەندتر هەیە مەسەلەی ئازادیەکان ئازادی بوون جای لە ئازادی ژیان ئازادی بوون اینجا ئازادی ژیان ئازادی بیرکردنەوە ئازادی هەڵبژاردن هەموو ئەمانە لە دەقە قورئانیەکانە و لە دەقەکانی سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم قابلی بەرجەستەکردنن بەس خوێندنەوەیان ئەوێ یعنی ئەگەر غەربیەکان باسی مرۆڤ سەنتەریەکەن لە ئیسلامە مرۆڤ سەنتەری حازرە چونکە قورئان بە بێی بسم الله دەست پێ ئەکا و بە سینی ناس کۆتایی دێ کە بەعزێ لە شوعەرا وتویانە یعنی ئەمەتان بەسە بێ و سین خەرە سەرێک یعنی بەس یعنی ئەمەتان بەسە بەڵام ناو قورئان بۆ خۆی چییە یا باسی خوایە یا باسی ئینسانە یا باسی خوایە یا باسی ئینسانە باقی مفرداتەکانی تری ناو قورئان طفەیلی وجودی خودا و طفەیلی وجودی ئینسانن یعنی بە بەهانەی بوونی خودا و بوونی ئینسان باسییان لێوە کرێ مەلایکە باسەکرێ عیبادێکی خوان پێغەمبەران باسییان لێوە کرێ ئەمانە مەئمورن لە لای خواوە بۆ لای مرۆڤ کەواتە حازرە ئازادیەکان حازرە پاشان مەسەلەی گرێبەست لە ئیسلامە باسی بەیعەت هەیە بەیعەت عەقدێکی سیاسی ئیجتیماعیە لە بینی خەڵک و دەسەڵاتدارە ئەگەر لە تاریخا ئەمە تەتەوری نەکرد و ئەم چەمکە نەبووە بە موئەسسەسە ئەوە خەتای زەمینە فکریەکە نییە خەتای نەبوونی پەروەردەی پێویستە خەتای مؤسسەی تەقلیدیە مؤسسەی تەقلیدی کە دێت ئیسلام حەسڕەکا و حەشرەکا لە گۆشە فقیەکەیە فەقەت بەڵام گۆشە فەلسەفی و عیرفانی و کەلامیەکەی ئەوە بەدرێ ئێستا ئێمە لە گیرە خۆین لە کوردستانی خۆمانە متەکەلیمێ پێیان ناکەین عارفێ پێیان ناکەین عارفەکانمان متهمن لەلایەن کەسانێکەوە کە دین خوازن جا هەمووی بەدەوڵەمەنی هەیە ئەمجا کە دەیتە سەرباسی مافی سروشتی نەزەریاتی فکری معتەزیلەمان ئەسڵەن خستۆتە پشتی کەنوو لە حاڵەکە ئەوان باوەڕیان وایە یاسای سروشتی ئەبێ بەسەر چاوە بۆ یاسای شەرعی
ئەتوانین حەڵاڵ و حراميش تەنانەت لە ڕوانگەی یاساکانی سروشتەوە ببینینەوە بدۆزینەوە. عەقڵ بایەخێکی گەورەی هەیە لە فکری ئیسلامیە. عەقڵمەداری یەکەمین هەنگاوە بۆ گەڵاڵەکردنی فکرەیەک لەبارەی مافەکانی مرۆڤ. تەنانەت علمی مەقاصد کە ئێستا ئێمەمانەوێت تۆزێ قسەی لەسەر بکەین، علمی مەقاصد محاولەیەکی زانا موسڵمانەکانە بۆ هێنانەکایی مەفچەمکی ماف. چونکە ماف یەکێ لە پێناسەکانی بریتیە لەو بەرژەوەندەی کە یاسای پارێزێ. علمی مەقاصدی ژەڵێ چی؟ ئەڵێ شەریعەت بۆ پاراستنی مەسالیحە. شەریعەت بۆ ئەوە نییە خوا نەقسێکی هەبێ بە شەریعەت پڕی کاتەوە. خوا غەنیە، خوا مستەغنیە. بەڵام مرۆڤەکانن پێویستیان بەوە هەیە یاسایەکە بێ بەرژەوەندیەکانیان بۆ دەستنیشان بکە و دەسەڵاتێکی شەبێ ئەو بەرژەوەندیانە بپارێزێ. پاراستنی بەرژەوەندیەکان هەم واجبێکی شەرعی هەم واجبێکی سیاسی و ئیجتیماعیە. کەواتە علمی مەقاصد لە ئەساسا علمێکە لە هەناوی شەریعەتەوە پەیدا بووە بۆ دابینکردنی مەسالیح زاناکانمان. هەر لە ئیمام الحەرەمەینی جوەینیەوە ئێمە ئەگەر ئەو بکەین بە منطەلەقێک گەڕاون ئەڵێ ئێمە هیچ حکمێکی شەرعیمان نەدیوە لە ئەحکامی شەریعەت کە پارێزەر و زامنی مەسلحەتێکی ئینسان نەبێ، بەرژەوەندیە لە بەرژەوەندیەکان نەبێ. بەڵام ئێمە بۆمانەیە و بەرژەوەندیانە ورتکەینەوە. ئەسڵەن بوونی دین لە کۆمەڵگایە داعوا بۆ خواناسی بۆ یەکتاپەرستی لە پێناوی بەرژەوەندیەکی گەورەدایە کە ئەساسی هەموو بەرژەوەندیەکانە کە بریتیە لە ئازادی. ئینسانە بێ ئازاد بێ، نابێ کۆی لەبێ. متى استعبدتم الناس وقد ولدتهم أمهاتهم أحرارا. ئەمە ئیمامی عومەر کە فەرمووی ئێستاش بۆ بە یەکێک لە مادە ئەساسیەکان و سەرەتاییەکان لە ئیعلانی عالەمی مافەکانی مرۆڤە. بوونی مافی ئازادی بۆ ئینسان کاتێکە کە ئینسان دوای تەقلید و چاولێگەری نەکەوێت. نەڵێ ئینا وەجەدنا ئاباءنا على أمة وإنا على آثارهم لمقتدون. ئێمە بە دوای ئەوانە ئەڕۆین. باو باپیرانمان لەسەر چی دیوە؟ باو باپیرانمان بتپیان پەرست و ئێمەژی پەرستین. باو باپیرانمان ڕەفتاریان چۆن وە نە. ئەسڵەن ئینسانی موسڵمان مخاطبەی عەقڵی کراوە، ئەبێ عەقڵی تەفعیل کە لە هەلومەرجی ئازادیە عەقڵ تەفعیلە بێت.